السلام عليكم هاوڕانی خۆشەویست خۆشحاڵ بە بابەتێکی لێگەڕامەوەتە لە بابەتی ئەم جاردا باز لەوە دەکەین چۆن بتوانین ژمارەکەمان ئەکتیڤ بکەینەوە کاتێک بلۆک کراوە زۆر بە ئاسانی ئەم ڕووکارە دێتە پێش. سەرەتا دەبی هێڵپی داگرین، ئەم لینکەکەم داناوە، سەرەتا دەچینە ناو لینکەکەوە، ئەو لینکە لە دیسکریپشن دادەنێم، دادەگرین دەچینە ناو لینکەکەەوە، ئەوە ئەم ڕووکات پێشان دەکاتێکە لەوێنەرش هێڵپ دادەگری یاخود لێرە ئەم ڕووکارەمان پێشانەدا ئەم بەش یەکەم بەش دادەگری، ئەم بەشە دواتە کەمێک دەچینە خوارەوە کۆنتاکت ئەس دادەگرین، کاتێک کە کۆنتاکت ئەسمان داگرێت لێرە دەبێت ناخۆت بنووسی، بۆ نمونە ناخۆت دەنووسی و ئیمێڵەکەت دەنووسی بۆ ئەوەی کە جواب بدەنەوە من بەدڵخ و ئیمێڵە دەنووسی بە دەبی ئیمێڵ خۆ فەرمیت بنووسی. ئەلێرە دەچینەکەمێک دەچینە خوارەوە بەشی یەکەم دادەگرین، دواتر دەچینە خوارەوە ئۆڤێر دادەگرین، لێرە ژمارە تێڵەکەت دەنووسی جا 050 070 بە دڵی خۆت ژمارەکەی خۆت لێرە دەنووسی، ئەوە ژمارە من یا بە دڵی خۆت ژمارەی خۆت لێرە دەنووسی، دواتر عێراق دادەگری، ئەلەم بەشش بوون من ئەگە ئاستیا 070 داگرا، ئەگەر کۆڕەکە 050 داگرا، ئەگەر زێنە 080 داگرێن 82 بەدڵی خۆت ژماری کات دەست پێ دەکات. لێر دەنووسی ئەکاونت بلۆک واس بلۆک. لێرە چەند پێناسیی دەنووسی هەڵۆ کەمپەنی ڤایبەر مای نمبر واس بلوک فیس یەکسەر نامەکلێتەوە unlocked my number. اوكي ئەوە دادەگیر کاتێک ئەو شتت نووسی سەبتامی دەکەیت، کاتێک ئەوە سەبجێت تەواگت داگرت ئەم بەشە داگرت یەکسەر بۆ کۆمپانیا دەچین زەمەدای دەگرین، یەکسەر بۆ شەریکە دەچین شەریکە جەما دەوەژ نێزانش هەرەت داناوە زانبڕێ ژمارەکەم نییە بەس خۆژمارەکەم جەمات ناوی سفرەکەی بنووسی، دەبی ناوی سفرەکەی بنووسی، ناوی سفرەکەی پێشەوە بنووسی. ئێستا خۆشەویستان کوبینێن داواکاریەکەمان ڕۆی چاوەڕێی ئیمێڵەکەت کەکەم ئیمێڵ لێرە نووسیوە لە ئیمێڵەکەی جواب دەدرێت، هیوادارم سودێکی بچووکم بێ و خۆشەویست گەیان دەبێ تاکو بابەتێکی تر خواتان لەگەڵ جەماوە.